وزارت پرورده جبور ریگرتن لبایکوت خواندن بریار دایه ده هفتیه که ده 2 حتی 3 روزان مهلت بده مامۆستایم هر دوی کوانه دا وزارت ناوبری داخواست جر ریوبرین گشتی کریه حیسان کاریان بو مامۆستایم بکن و لگور دور و نیزیکی آوان با قطابخانه آن روژین دوام جبوان دیاری بکن. کە زەخت و فشارێکی زۆر نەخەنە سەر مامۆستایان و هەوڵ بدەن یارمەتیان بدەن بەپێی ئەوەی کە خواستی قوتابیەکە لە ڕۆژێکدا چەندە بۆ وەکو بە شێوەیەکی فەرمی چەند خوێنێت ئەوەنە کاری خۆی تاوا کە تۆ مامۆستاکەش دواتر ئازاد بێ فری بێت لەسەر ئەو مۆزوعانە بۆیە هەموو ئاسانکاریەک بۆ مامۆستایان کراوە بەڕێوەبەرایەتە گشتیەکان ئەویان لە بەرچاو گرتووە و بەرچاوی دەگرن و یارمەتی مامۆستایانیش دەدەن لە دیاریکردنی ئۆفەکان لە ڕۆژەکاندا بۆ مامۆستایان. اف داخواست و بریار وزارت پرورده 17 دگل گرسه ناراضیبون مامۆستایان و دلیدوان هری داویه دا سروک یکتیا مامۆستایان کردستان راگهاند ل 27 وی هیوی زنگلا دست بکرنا خواندن لی نادن. نەخێر باکۆتی خوێندن ناکەن ئێمە تەنها بەشداری زەنگی لێدانی قوتابخانە ناکەین بەڵام لەناو قوتابخانەی خۆمان دەبین تێکەڵی ئەو وەزعی 27 مانگ نابین. لسروی بریار وزارت پرورده اندامه که لجنه پرورده لپارلمان کردستان جی گوت مامۆستا حوجه بهودان نینن بلکو پیوستی به موچه هنه. اگر موچه مامۆستایان ئاسایی نەکرێتەوە بەدڵنیایی و مامۆستایان ناتوانن دەوامی وەکو پێویست بکەن. ئەگەر وەزارەتی پەروەردە یاخود حکوومەت بڕیاری ئەوە بدا لە هەفتەیەکدا مامۆستایان 3 ڕۆژ یان 4 ڕۆژێک دەوام بکەن ئەوە کاریگەری ڕاستە و خۆی لەسەر منهەجی و پەیڕەوی قوتابخانەکان هەیە چکە ئەو منهەجێک کە دیاری کراوە پێویستی بە 180 تا 200 ڕۆژ هەیە. هر لسر وی پرسی انارتی بزاف کر دگل ریوبرین گشتی ین هولیر و سلیمانی با آخفه لیچه نگوتن. لیبلی سروک لقا هولیر آی کتیا مامۆستایان داخواست جه مامۆستایان دکه که دوان روژن که دوام دکن وانین زیداتر ببیجن دا که باندورک نرینی لسر قطابیان چه نکه. وەکو ساعاتی دراسی هەموو پرۆگرامەکانی خوێندن دیارە لە ماوەی ساڵی خوێندن بە چەند ساعت تەواوی بەڵام ئەگەر بێت و مامۆستا جهودی ئیزافی بەکاربێنێت و بۆ ئەوەی منهەجەکە تەواوکە وابزانام ئیشکالێکی وهالە نابێ لە هەردوو ڕۆوە لە ڕووی معیشی مامۆستا و هاوکاری دەکرێت و لە ڕووی دیکەشەوە منهەجەکە تەواو دەبێت و بێ بە شتێکەوەیە. د سالین درباز بویدا ل 16 ایلون زنگلا دست بکرنا خواندن دهات لیدان ل ایسال وزارت پرورده دست بکرنا خواندن بو 27 و مه پاش اخست یکتیا مامۆستایان لبر پشت گوه آویتنا داخازن وان به تایبتی کم نکرنا ریجه یا هلگرتنا موچه وان و ندانا و ددما خودا لپرانیا باجار و باجاروکن هرما کردستانه گرسه نرازیبون لدار خستن و هموجی یک دنگن که ده 27 و هیوه دا نشنه خواندنگهان.